بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 52. پێداچوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. ئەوەش لیستەکە چەند دەستەواژەیەکی هەیە نووسرایە، دەبی گونجاوەکان هەڵبژێرم لێرەیان بنووسمەوە. پرسیاری 1 ڕستەیەکی ژمارەیە هێمای یەکسانی تێدا بەکاردەهێنرێ بۆ نیشاندانی دوو هێندەی یەکسان. پێی دەڵێن هاوکێشە، کەواتە هاوکێشە لێرە دەنووسم هاوکێشە. پرسیاری 2 پیت یان هێمایەکە ژمارەیەک دەنوێنێ گۆڕاو. پرسیاری 3 لێکدانی ژمارەیەک لەسەر جەمێک وەک ئەوە وایە کە هەر کۆڵکەیەک لەسەر جەم لێکدانی ئەو ژمارەیە بدرێت پاشان ئەنجامی لێکدان کۆ بکرێتەوە. بەڕاستی نووسینەکی هەر نازانم مەبەستیان چییە، بەڵام دەزانم کە مەبەستیان دەزانم کە دەبی ئەوەی بنووسم سیفەتی بەشینەوە. هیچ شتێکی کە لێرە بە کەلک نایە، بەڵام زۆر بە خراپی نووسرایە. پرسیاری 4 بۆ ئەوەی بەهای بڕەکە گۆڕاوەکە بە ژمارەیەک دەگۆڕدرێت ئەژمێر بکەی. بۆ ئەوەی بەهای بڕەکە ئەژمێر بکەی ڕەنگاوە بی گۆڕاوەکە بە ژمارەیەک دەگۆڕدرێت پاشان کردارەکان جێبەجێ دەکرێن. دڵنیابوون کەواتە لێرە ئەژمێر بکەی. دڵنیابوون لە کارامەیەکان. بڕێک بنووسە ئەوەی هەر گۆڕاوێک دەینوێنێ ڕوونی بکەوە. پرسیاری 5 لە قوتابخانەیەک 16 بژمێر هەیە. کە جێم لێ دەبی 16 بژمێر هەیە، ئەمنیش دەنووسم 16. لە ساڵی داهاتوو چەند دانەیەکی تری بۆ زیاد دەکرێ هەمیشە واتە کۆ. چەند دانەیەکی تر واتە نازانم ژمارەی بژمێرەکان چەندە، یەکسەر دەنووسم پیتی بۆ بژمێر. تەواو. گۆڕاوەکە چ دەنوێنێ؟ چەند دانەیەکی تری بژمێر لە ساڵی داهاتوو. کەواتە گۆڕاوەکە ژمارەی بژمێر لە ساڵی داهاتوو. پرسیاری 6 شەمەندەفەرێک لە شەمەندەفەرێک 54 کەس هەیە. لە ناو شەمەندەفەرەکە 54 نەفەر هەیە. هەندێکیان دابەزین. یەکسەر ئەمن دەنووسم 53 لەبەر چ دەڵێن 54 نازانم. 53 کەس هەیە. هەندێکیان دابەزین. هەمیشە دابەزین واتە کەمکردنەوە. هەندێکیان چونکە نازانم چەندن دەنووسم هەندێکیان. گۆڕاوەکە چ دەنوێنێ؟ ئەو کەسانە دەنوێنێ ژمارەی کەسەکانی کە لە شەمەندەفەرەکەدا دەبەزن. پرسیاری 7 بەهای بڕەکە ئەژمێر بکە. کەوانەکەم هەیە 90 کەمپیتی جاراند و ئەوە بڕەکەم هەیە 90 کەمپیتی جاراند و کاتێک کە پیتی یەکسانە بە 45 یەکسەر دەچم 90ەکەی وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە، لە جیاتی پیتی دەنووسم 45
جاران دوو. هەنگاوی دووەم چ دەکەم؟ ناوکەوانەکەی چا دەکەم؟ 90 یەکسانە بە 45 ئیدی پێویست ناکە کەوانەی بنووسم. ئەگەر بشنووسم هەڵە نییە. جاران دوو. هەنگاوی سێم چ دەکەم؟ 45 جاران دوو دەکات 90 لە خوارێ دەنووسم 90 تەواو. پرسیاری 8 ئەو بڕەم هەیە پیتی س جاران 10 جاران 4. پیتی س دەزانم دەکاتە 3 کاتە لای دەبم دەنووسم 3 کەڕەتی یان جارانی 10 ئەو جا کەڕەتی 4. ئێستا ئەمن کوم بووە جارانەکەی ئەوها ئەنجام دەدەم. دەتوانم 3 جارانی 10 بکەم. یەکەم شت ئەنجامەکەی بنووسم ئەو جارانی 4 بکەم. دەتوانم 10 جارانی 4 بکەم. 3 جارێ لێگەڕێم هەر وەکو خۆی بنووسمەوە. دەتوانم هەتا 3 جارانی 4 بکەم. 12 ئەو جارانی دەکەم. بە کەیفی خۆم هیچ هەڵە نییە لە کاتی هەمویان هەر کەڕەت و هەر جارانن. کاتە ئەمن یەکسەر 3 جاران 10 دەکا 30 لێرە دەنووسم. ئەو جارانەی دەینمە خوارێ هەنگاوی دووەم جاران دەکەم. ئەوجا هەنگاوی دووەم یان سێم 30 کەڕەتی 4 3 جاران 4 12 سفرەکەش دەنووسرێتەوە دەکاتە 120 لە خوارێ دەنووسم 120 بەڵام ئەمن جێم نییە. تەواو. زۆر 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 ئاسانە. پرسیاری 10 12 جاران کەوانەکەم هەیە پاشان کۆ 8. لێرە تەنیا ڕیزیەتی کردارەکان 12 هەروەکو خۆی دەنووسرێتەوە جارێ جاران هەروەکو خۆی ناوکەوانەکەی چا دەکەم 6 ببورن کۆ 4 دەکاتە 10 کەوانەکەی لا دەبەم ئیدی پێویستم پێی نییە. ئەوجا کۆ 8. دیسان ڕیزیەتی کردارەکان یەکەم جار ئەو جارانەی ئەنجام دەدەم 12 جاراندا دەکا 120 ئەوجا کۆ دەنووسمەوە 8 دەنووسمەوە لە هەنگاوی سێم 120 کۆ 8 یەکسانە بە 128. پرسیاری ژمارە 11 ڕیزیەتی کردارەکان جارێ ناوکەوانەکەی ئەنجام دەدەم جارێ ژمارەکانی دی کووە ئەوها دەنووسمەوە 36 دەنووسمەوە ئەوەش دەنووسمەوە 9 کۆ 3 یەکسانە بە 12 کەوانەکەش لا دەبەم کەمەکەش دەنووسمەوە 3 کەش دەنووسمەوە کە لێرەیە. هەنگاوی دووەم ڕیزیەتی کردارەکان جارێ دابەشەکەی چا دەکەم 36 دابەش 12 دەکاتە 3 چونکە 3 جاران 12 دەکات 36 لێرە دەنووسم 3 چونکە جێم نییە. ئەوجا ئەو کەم 3 دیسان دەنووسمەوە جارێ لە هەنگاوی سێم 3 کەم 3 دەکا 0 دەنووسم 0. هەمووی کردیە 0. پرسیاری 12 لێرە دوو کەوانم هەیە یەکەم جار ئەو کەوانەی ئەنجام دەدەم 5 جاران 8 40 کەوانەکەشم لا دەبەم پێویست ناکە دابەشەکە دەنووسرێتەوە کەوانەی دووەم 8 کەم 6 یەکسانە بە 2 ئەوجا هەنگاوی دووەم 40 دابەش 2 یەکسانە بە 20 تەواو. هاوکێشەیەک بنووسە
ئەوەی گۆڕاوەکە دەینوێنێ ڕوون بکەوە، پاشان هاوکێشەکە شیکار بکە. پرسیاری 13. شاد 17 قەڵەمی هەیە. زوو دەنووسم 17. چەند دانەیەکی دا بە دیار. هەمیشە کاتی پێشکەشکردنی شتێک قەڵەم پێشکەشی بە دیاری کرد، دای بە دیار واتە کەم. چەند قەڵەمی دا بە دیار نازانم، لەبەر هەندێ دەنووسم د، چونکە نازانم چەند دانەیەک، دووە یەکە هەشتە نازانم، دەنووسم د. 9 دانەی لا مایەوە. لای مایەوە واتە یەکسانە بە 9. ئەوە هاوکێشەکەم دروست کرد. 17 کەم د دەکاتە 9. ئەوجە ئێستا شیکاری هاوکێشەکەی دەکەم. ئایا 17 چەند ژمارە لە 17 بڕوە هێشتا دەمینێتەوە 9؟ بێگومان دەبی بزانم کە 8 واتە پیتی د یەکسانە بە 8. چەند قەڵەمی داوەتێ، چەند قەڵەمی پێشکەش بە دیار کرد؟ 8 قەڵام. چونکە ئەگەر 17 هەبوو، ئەگەر 8 دا بە دیار دەمێنێتەوە 9، کەواتە پیتی د یەکسانە بە 8. 8 قەڵەمی دا بە دیار. چاردا. عادل 17 پەپکەی هەبوو. یەکسەر دەنووسم 17. هەر تۆزە چی دەخینمەوە دەنووسم 17. چەند دانەیەکی تری کڕی. هەمیشە کڕی واتە کۆ. چەند دانەیەکی کڕی دەنووسم کۆچ، چونکە نازانم چەندی کڕی. یەکە، دووە، سێە نازانم، بەڵام دەزانم کە چەندانەیەکی کڕی ئەو جا ژمارەی پەپکەکان بوو بە 18. بوو بە هەمیشە واتە یەکسانە بە، لێرەش دەنووسم 18. عادل چەند پەپکەی کڕیوە واتە ئەو پیتە دەکاتە چ؟ باشە. 17 کۆی بکەمەوە لەگەڵ چ دەکاتە 18؟ بێگومان لەگەڵ 1، کەواتە پیتی چ یەکسانە بە 1، کەواتە عادل 1 پەپکەی کڕیە، 1 دانە سیدی کڕیە. وەڵام 1. هاوکێشەکە شیکار بکە، ئەو سیفەتەی بەکارت هێناوە دیاری بکە. پرسیاری 15. لە لای ڕاست 0، لە لای چەپ 19 جارانی ژمارەک کە نازانم ئەو ژمارە چەندە. و پاشان دەپرسم ئایا 19 جارانی چ بکەم دەبیتە 0. 100% دەبی ئەو پیتە بکاتە 0، چونکە ئەنجامەکە بوویتە 0، کەواتە پیتی س بەخۆی دەبی لە ژێرەوە بنووسم، بەس چونکە جێمنی ئەم لێرە دەنووسم پیتی س یەکسانە بە 0. چم بەکارهێنا سیفەتی 0، چونکە ئەمن دەزانم هەر ژمارەک جاران بکرێ لەگەڵ 0 یەکسان دەبی بە 0. پرسیاری 16 دوایە، پرسیاری 17 جارێ، چونکە هەر لە تەنیشت 15ەیە. لە لای ڕاست 16، لە لای چەپ 16 جاران پیتی ت
ئایا ئەمن 16ی جارانی چ بکەم هەر دەکا 16 بێگومان جارانی یەک کەواتە ئەو پیتە دەبی بکاتە ژمارە یەک کەواتە پیتی ت یەکسانە بە یەک چونکە 16 جارانی یەک هەر دەکا 16 چ سیفەتەکەم بەکارهێنا سیفەتی یەک یان سیفەتی بێلایەن چونکە هەر ژمارەیەک جارانی یەک هەر دەکا ژمارەکە خۆی جاران و کەڕەت لێکدان هەمان شتە پرسیاری 16 لە لای ڕاست کەوانە 5 جاران 4 جاران 9 لە لای چەپ کەوانەم نییە کەوانەکە جێی خۆی گواستەوە 5 جاران 3 جاران 9 لێرە ئەمن دەبی بزانم ئەو پیتە دەکاتە چ ژمارەک کەواتە تەماشای لای ڕاست دەکەم دەبینم 5م هەیە لێرەش 5م هەیە زۆر باشە لێرە 4م هەیە لێرە نازانم چەندە و لێرە 9 لێرەش 9 هەموو ژمارەکان لە جێی خۆیانن کەواتە پیتی س دەبی یەکسان بی بە 4 چونکە هاو کێشەیە کەواتە پیتی س دەکاتە 4 و ئەو سیفەتەی لێرە بەکار هاتیە سیفەتی بە یەکتر بەستن تەنیا کەوانەکە جێی خۆی گۆڕیە بەڵام ژمارەکان لە جێی خۆیانن سیفەتی بە یەکتر بەستن کاتێک کە کەوانەکە جێی خۆی دەگۆڕی پرسیاری 18 6 لە لای ڕاست 6ش چوویتە لای چەپ دیسان لای چەپی چەپ لێرە لای ڕاستی ڕاست کەواتە یەکسەر دەبی بزانم پیتی س دەکاتە 13 ئەویش جێی خۆی گۆڕیە لێرە لە لای ڕاست لە لای ڕاستی ڕاستە ڕاستی چەپ لێرەش چوویتە لای چەپ ڕاستە چوویتە لای چەپ بەڵام چوویتە لای ڕاستی چەپ هەرکووی هەبی هەرچەندە ڕوونکردنەوەکە باش نەبوو بەڵام جێ گۆڕی بەهۆی ئاڵ و گۆڕ چونکە 6 چوویتە ئێرە پیتی سئیش چوویتە ئێرە جێ خۆیان گۆڕیە کەواتە ئاڵ و گۆڕ و پیتی س یەکسانە بە 13 دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان پرسیاری 19 لازۆ ویستی باخچە لاکێشەکەی بەتەل پەرژین بکات بەتەل پەرژینی بکە هەمیشە پەرژینکردن واتە چێوە پەرژین واتە هەر چوار لای لاکێشەکە کە درێژی لاکێشەکەی چەندە درێژیەکەی 18 مەترە پانیەکەشی 12 مەترە ئایا پێویستی بە چەند مەتر لە تەل هەیە واتە چێوەی لاکێشەکە ببینەوە چێوەکەی دەبی ئەمن بدۆزمەوە ئەوە لاکێشەکەیە و 18 درێژیەکەیتی 12 شپانیەکەیتی بێگومان ئێرەش هەر 18ەیە ئێرەش هەر 12ەیە 2 لە 18ەیە 2 لاش 12ەیە ئێستا ئەمن چێوەی ئەو لاکێشەی دەبی ببینمەوە چێوە دەکات چ دەکا 18 کۆ 18 کۆ 12 کۆ 12 چونکە دەزانم دەکاتە درێژی کۆپانی کۆ درێژی کۆپانی کەواتە چێوەکە ئەوە یاسایەکەیتی 2 جار درێژی و 2 جار پانی ئەوجا واتە ئەمن 18 دەبی بینم کۆی بکەمەوە لەگەڵ دیسان لەگەڵ 18 دیسان کۆی بکەمەوە لەگەڵ ئەو 12ش دیسان کۆی بکەمەوە لەگەڵ ئەو 12
هەمویان کە کۆ دەکەمەوە 18 و 18 و 12 و 12 8 و 8 16 16 و 2 18 18 و 2 20 0 2 دەمینێتەوە 1 و 1 و 1 و 1 4 لەگەڵ 2 6 واتە چێوەکە یەکسانە بە 60 مەتر. چێوەی لاکێشەکە لە هەمان کات دەکا 60 مەتر لە تەلی پێویستە بۆ ئەوەی دەورەی ئەو باخچەیە هەمووی تەل بەند بکە. لێرەوە دەست پێ بکە 12 18 12 18 تەل مەتر تەلی پێویستە لازۆ. زۆر ئاسانە. پرسیاری 20 شازاد ویستی 24 کتێب بە یەکسانی لە ناو 4 پاکەتدا دابنێ. ئایا چەند کتێبی خستۆتە ناو هەر یەک پاکەت؟ لێرەش دیسان پاکەتێک واتە یەک پاکەت. بەخۆی دەبا لێرە خاڵ هەبە هەتا بمزانی بە لێرەوە داواکاریەکە دەست پێ دەکا بەڵام نەنووسراوە. ئێستا ئەمن یان شازاد 4 سندوقی هەیە یان 4 پاکەتی هەیە، لێرەش 24 کتێبی هەیە، دەیەوێت لە ناو پاکەتەکان دایانێ بە یەکسانی واتە هەمان ژمارەی پاکەتەکان کتابەکان لێرە 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 و لێرە. ئەگەرە من دەست پێ بکەم 4 کتێبی لێرە دانێم ئەوە 4 4ی دیش لێرە دانێم ئەوە 8 4ی دیش لێرە دانێم ئەوە 12 4ی دیش لێرە دانێم ئەوە 16 هێشتا چەند دەمینێتەوە؟ هێشتا هەندێک کتێب دەمینێتەوە چونکە 24 یەکیش لێرە دانێم ئەوە 17 کتێبەکیش لێرە دانێم ئەوە 18 یەکەکیش لێرە دانێم ئەوە 19 کتێبەشکەش لێرە دانێم ئەوە 20 ئەو جارەی دیسان کتێبەشکە لێرە دانێم 21 کتێبەشکە لێرە دانێم 22 یەکەشکە لێرە 23 یەکەشکەش لێرە دانێم ئەوە کردیە 24. ئێستا چەند کتێبم دانا لە ناو هەر سندوقەی؟ ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 4 کەواتە 6 کتێب لە هەر پاکەتەی 6 کتێبی دەبی دانێ. دەتوانی ئەو هاوێنەی بچێشی خوێندکاری ژیر ئەگەر بتەوێ، ئەگەر نا چ دەکەی دەینی 24 هاوکێشەکی دەنووسی 24 یەکسانە بە 4 جاران واتە کتێب. پاشان بمانەوێ بزانین چەند کتێبی دادەنێین 24ی دابەشی 4 دەکەین دەزانین کە 6 کتێبی دادەنێ لە ناو هەر سندوقی یان هەر پاکەتەی. یان دەتوانی ئەوها کتێبەکان وێنەیان بکێشی یەک یەکدایان بنەی لە ناو پاکەتەکە. ئەوها زۆر ڕێگە هەیە لۆشیکاری هاوکێشە. کەواتە لێرە وەڵام 6 کتێب. لێرە هەتمە کۆتایی ئەوانەیە، کۆتایی لاپەڕا 52 هەتا وانەیەکی نوێ هەر بشی.